ئەوسپیا حکەمەکی زۆر بەناوبانگە لە ئەڵمانیای چکە ئەم کەڵەشێرانە لەگەڵ بەزری خۆمان مقارنە ناکرێت چۆن لێن بەراورد ناکرێت ئەمانە مواصفاتیان باشترە لە $1000 دەست پێ دەکات تا $5000 یعنی دە وەرقە تا 50 وەرقی تێدایە. لە پێشانگای نمایشکردنی پەلەوەر لە شاری هەولێر کە ئەم شەو بەڕێوە چوتەیدا شای کەلەبابەکان دیاری کرا و لە هەمان کاتدا شاژنی مریشکەکانیش دیاری کرا. بۆ گفتوگوی زیاتر دەچمە لای ئەو کەسانەی کەوا ئەم پەلەوەرانەیان هێناوە و لێرە نمایشیان کردو بزانم چ تایبەتمەندی گوای کردووە کە پلەی یەکەم بەدەست بێنن. سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لە جەنابشت بێ بە خێراتنی خۆشەویستەکەتان دەکەم خزمەت بزانم زۆر سپاس. تایبەتمەندیەکی ئەم جۆرە کەلەبابەوەی کرد کە پلەی یەکەم بەدەست بێنێ. ئەو کەلەبابە لە لۆزەی بگرێ هەتا قاچی. ئەوانە ئیستراد خاصن ئیسترادی ئەڵمانیایە لە خینی پیۆنەی ئیستێڤانیا. مەشهورە حکەمەکی بەناوبانگە لە ئەڵمانیای. خودی ئەو تەیرە هەر لە لۆزەی بگرە لە لۆزەی هەتا نینۆچ پێی قیاس دەکرێت وەزن دەکرێت دای دەدرێن خاڵبەندی لە بۆ دەکرێت. یعنی بە وەزنیشە؟ بە وەزنیشە بەڵێ. جگەلەوە چی دیکە هەیە کە ئەوە تیشکی دەخەنە سەر بۆی سەر و کەلە و چاو برۆی و ملی هاتە ناوشانی ئەڵمانی دەبی ناوشانی هەبی هاتەمەشای بەژن و ماڵایکە ئەو حرف ئێمەی دەبی هەبی ئەو حرف ئێمەی دەبی هەبی هاتەمەشای ڕاوەستێکە لە تایبەتمەندیەکانیەوە ئەسلی خۆی چێن دەرەگوتت؟ ئەسلی خۆی بدایەتی لە تایلەند دوای هاتە یابان دوای هاتەوە ئەڵمان لە ئەڵمان پەریان پێدای هەتا گەشتە و توخمای ئەمەش پەرێبمان پێدایە ئینتاجی خۆشمان شتی جوان و نازدار ئێستاوانە هەمووی بەزری خۆمانە بە کەشەوا و ئاوی ئێرە گەورە کراینە باشە مانگانەش ئەلێرە فستیڤالمان پێشبڕکێکە بوو ئەوانەی ئیسترادن و ئەوانەی خۆمانە بە جیاواز دەکرێت؟ بەڵێ بە جیاواز ئەدیوانە ئێستا و کەڵە شێرانە ماشەڵای لێبی هەمووی خینی ستێڤانینە ئەوە یەک ئەوسپیا حکەمەکی زۆر بەناوبانگە لە ئەڵمانیای هەم لە تەمەشای ماشەڵا قیاسی ئەو کەڵە شێرەی 85 سانتیم. چەندە؟ 85 سانتیم. 85 سانتیمە بەرزیەکەی؟ بەرزیەکەی هەتا 90 سانتیمیش و وەزنیشی لە 4 کیلۆ هەتا 6 کیلۆ شتێدایە. باشە نرخی ئەم جۆرە کەلەبابانە تا چەند دەڕوا؟ لە $1000 دەست پێ دەکات تا $5000 یعنی دە وەرقە تا 50 وەرقی تێدایە کەلەبابی. بەردەوام لە خەریکی گۆڕینی جیناتیانن و لەگەڵ لێکدان لەگەڵ ئەوانی دیکە نابجیناتی دەستکاری کرێ و هەر کەسێک ڕایگری ئیستفادەشی الحەمدولله یعنی لە بۆ داهاتی الحەمدولله داهاتیشیان الحەمدولله. قوربان سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لە تۆ براجان پێم بڵێ بزانم کەلەباوەکەی تو ئەمڕۆ پلەی یەکەمی بەدەستێنەوە تا چەند دڵخۆش بۆی و تایبەتمەندێکی وای ڕاستەکەیت. وڵی پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەین هەموو ساڵێک پێشانگا دروستەکەین لێرە هەر کەسە و پەلەوەری خۆیانێ عەرزێکە ئیتر ساڵانە بە بەزری ناوخۆ بەشداریەکرێ بەڵام ئەم ساڵ پێمان خۆش بوو بە بەزری ئیستراد یعنی ئەوانەی کە ئەستراد بێت لە دەرەوەی وڵاتێنرا بێت بەوانە پێشبڕکێمان کردووە چکە ئەم کەڵەشێرانە لەگەڵ بەزری خۆمان مقارنە ناکرێت چۆن لێن بەراورد ناکرێت ئەمانە مواصفاتیان باشترە چی لە ڕووی کوالیتی خواردنی ئەولا و جەوی ئەولا باشترە و بە پێی حەکەمیش کە قیاسیانەکەن ئەمانە لە وەزن لە قیاس لە مواصفات لە خۆمان پڕتر و جوانتر دەرەسن جا ئەمانە ئێستا هەمووی پلەیەکی باشیان هێناوە هەمووی مواصفاتیان فولە هەمووی ئیسترادی ئەڵمانیان یعنی بەزری خۆمان نییە. دەست خۆش سەرچاو مامۆستا تۆش بە کوردی دوو قسەم بۆ بکە بزانم دەبینم ئەمە قورگی دەلەرێتەوە و دەموچاوێکی جوان و سەرێکی بلندی هەیە تا چەند دڵخۆشن بەم پێشانگانە و ئەم جۆرە نمایشانت سوودێک بۆ ئێوە دەگەێنێت؟ وەڵڵا سوودەکە ئەوەیە کە ناسینی برادەران ئەوە بوومە لە هەموو شتێک خۆشترە کە دێنە ئێرە ئەمە خۆم لە دووە کاتیمە بەڵێ لە دووە کاتیمە زۆر خۆشە کە بێمە ئێرە هەموو برادەرەکانم دەبینم ئەگەر لەبەر ئەوی شەنەبێت لەوانە لەبەریشمان پێم نەکرێت بێمە ئێرە ڕاستیانی بوومە زۆر خۆشە بێن ئەو برادەران هەمووی دەبینین. خۆشەویستیتان بۆ پەلەوەرانە وای کردووە لە دۆکەوە بێنە هەولێر و بەشداری بکەن بێگومان وایە تا بێنە ئێرە پێشبڕکێ پێ بکەین. ساخ و سلامەت بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان هەر یەک لەم کەلەبابانەی بەدەستیان بەڕێزانەوەن لەو نمایشەی ئەمڕۆ ئەنجام درا بۆ پەلەوەرەکان توانیان پلەی یەکەم بەدەست بێنن لەسەر ئاستی ئەو پەلەوەرانەی کە ئیسترادن لە دەرەوەی وڵاتەوە هێنراون ئەمانە لە ئەڵمانیەوە هێنراون هەمویان جۆرێکی جیاواز و چەندین تایبەتمەندیان هەیە کە لێرە لەلایەن لیژنەیەکی تایبەتمەندەوە ئەوانەی کە ناوبژوانن لە نێو
ئەم پێشانگایە بۆ ئەوەی یەکلا بکەنەوە کامیان دەتوان پلە یەکەم بەدەست بێنن ئیتر بە بڕیاری ئەوان ئەم سێ کە لە بابانە توانیویانە پلە یەکەم بەدەست بهێنن کە هەمویان یەک تایبەتمەندیان هەیە و یەک سەرچاویان هەیە کە ئەوەنش ئەلمانی بۆیە هەمویان بە یەک چاوسەیر کراون و پلە یەکەمیان بەدەستێنەوە ئەمانە.